لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان کۆبوونەوە بۆ تاوتوێی هەڵوێستەکانیان بۆ دوای 6 مانگی 11 کە وادەی یاسایی پەرلەمان کۆتایی دێت. لە کۆبوونەوەکەدا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن جەختیان لە یەک هەڵوێستی کردەوە و داوایان کرد تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ نەکرێتەوە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش دواخستنی هەڵبژاردنەکان و درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان دەخاتە ئەستۆی پارتی و یەکێتی. ئێمە لەم کۆبوونەیەدا تاوتوێی هەموو ئەو ئەگەرانەمان کرد کە لە بەردەمماندا هەیە، بە تایبەت پێش تەواوبوونی خولی پێنجەم پەرلەمانی کوردستان کە لە 6/11/2022 کۆتایی پێدێ و باسی ئەومان کرد کە بەڕاستی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ئەستۆی پارتی وێچێتیە. هەر کامێشان بە بیانی جیاواز نانویست ئەم هەڵبژاردنە بکرێت لە کاتی خۆیدا. ئێمە لایەنەکانی دیکە پرۆژەی خۆمانمان لە کاتی خۆیدا پێشکەش کردووە بۆ هەمواری یاسای هەڵبژاردن، سەرنجەکانمان لەسەر یاسای هەڵبژاردن، بەڵام ئەوانن نانویستوە. لایەنەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن جەخت لەسەر ئەوە دەکەنەوە یەک هەڵوێست بن و کامە هەڵوێستەش کاریگەری زیاتر بێت لە سەردەسەڵات دەینوێنن. ئاماژە بەوەش دەکەن لە ماوەی ڕابردوو چەندین کۆبوونەوە لە نێوانی سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکایەتی پەرلەمان کراوە، بەڵام نەگەیشتوونەتە هیچ ڕێککەوتنێک. دیارە کۆبوونەوەکە بۆ تەداول و ڕاگۆڕینەوە بوو و بۆ ئەوە بوو کە لەگەڵ لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتارە سەربەخۆکان بەیەکەوە مدارەسی ئەوە بکەین کە کام هەڵوێست فشار زیاتر دروستەکە و ڕێگری جدیەکە لە ئەو تاوانە گەورەیە لە ئەو هەڵە یاسایی کە پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و حزبەکانی دەسەڵات ئەیانێ بیگرنەبەر بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان کە بەداخەوە ئەوە پێشتر کراوە بۆ خولەکانی تر، بەڵام نەئەبوو بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان. تاکو ئێستا چەندین کۆبوونەوە لە نێوانی سەرۆکی فراکسیۆنەکان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەلایەک و کۆبوونەوەی نێوخۆیی سەرۆکی فراکسیۆنەکان لەلایەکی دیکە کراوە، بەڵام بە هیچ ئەنجامێک نەگەیشتوون. هیچ ئاسۆیەکی ڕوونیش بۆ لێک تێگەیشتنی لایەنەکان و ئامادەسازی بۆ هەڵبژاردن لە ئارادا نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.